لەسەر داوای ڕۆژنامەنووسی پۆڵەندی تیۆدۆر هێرتزڵ لە ساڵی 1897 دا سەرکردەکانی جوولەکەی جیهان لە شاری بازڵی سویسرا کۆنگرەی یەکەمی خۆیان گرێدا بە ئامانجی دامەزراندنی نیشتیمانێکی نەتەوەیی ڕێکخراوی زایۆنیان ڕاگەیاند. ئەندامانی کۆنگرەکە هیوایان بە ڕۆچێڵدی سەرمایەداری جوولەکە بوو کە لە ناو حکومەتی بەریتانیادا هەژمونێکی گەورە و فراوانی هەبوو. ئەوان هیوەخواز بوون بە پشتیوانی ناوبراو بتوانن شوێنێکی گونجاو بۆ دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل پەیدا بکەن. سەرەتا لەلایەن بەریتانیاوە دوو وڵاتی ئۆگەندا و ئەرجەنتین پێشنیاز کران، بەڵام ئەوان پێشتر فەلەستینیان دیاری کردبوو. ئەو کاتە فەلەستین لەژێر قەڵەمڕەوی دەوڵەتی عوسمانیدا بوو. بەریتانیەکان ئامادە نەبوون لەبەر بەرژەوەندی جوولەکە لەگەڵ عوسمانیەکاندا جەنگ هەڵگرسێنن. ئەم دۆخە بەردەوام بوو تا نەوت دۆزرایەوە. دۆزینەوەی نەوت ڕووداوێکی گرنگ بوو. چیترە و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست هەر ڕایەڵەی گەیاندنی خۆرهەڵات بە خۆراوانە بوو، بەڵکو بوو بووە خەزێنەی وزەی جیهانیش. بۆیە دەبوو بەریتانیەکان خۆیان بگەێننە ئەم سەرچاوەیە تا لە ڕکابەرەکانیان دوانەکەون. سوڵتانی عوسمانی باش لە سیاسەتی ئینگلیز تێگەیشت بوو، بۆیە بووە هاوپەیمانی ئەڵمانیا. Sizden bu dostluğu zedeleyecek tavırlardan uzak durmanızı tavsiye ederim. لە ساڵی 1898 دا ویلیەمی دووەمی ئیمپراتۆری ئەڵمانیا سەردانی ئەستەنبوڵ و قودسی کرد. هێرتزڵ داوای لێکرد دیدارێکی لەگەڵ سوڵتاندا بۆ ڕێک بخات. ئەوە بوو هێرتزڵ سوڵتان عەبدولحەمیدی دووەمی بینی و پێشنیازی کرد. ئامادەیە هەموو قەرزەکانی دەوڵەتی عوسمانی بداتەوە، بەس ڕێگە بدات بەوەی فەلەستین وەکو نیشتیمانێک بۆ جوولەکە بدات بە زایۆنیستەکان. سوڵتان عەبدولحەمید نەک هەر قبوڵی نەکرد، بەڵکو فەرمانیدا بە زووترین کات لە سەرزەوی عوسمانی بیکەنە دەرەوە. لە دوای مردنی هێرتزڵ حایم وایزمان جێگەی گرتەوە. ئەویش لە ڕێگەی ئینگلیزەکانەوە هەمان پێشنیازی دایەوە بە عوسمانیەکان، بەڵام سەرکەوتوو نەبوو. جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا و بەریتانیا و ئەڵمانیا ڕوبەڕووی یەکتر بوونەوە. عوسمانیش کە هاوپەیمانی ئەڵمانیا بوو، ڕاستەوخۆ لەگەڵ بەریتانیا کەوتە جەنگەوە. بەریتانیا لە خۆرهەڵەتی ناوەڕاستدا بێهێز بوو، بۆیە بیریان لەوە کردەوە کە عەرەبە ناڕازیەکان لە دەوڵەتی عوسمانی بەکار بهێنن. لە ساڵی 1916 دا و لە دوای ساڵێک لە نامەگۆڕینەوەی شەریف حوسێینی مەکە و ماکماهۆنی نوێنەری بەریتانیا لە قاهیرە، شۆڕشی عەرەبی بە سەرکردایەتی فەیسەڵی کوڕی شەریف حوسێن هەڵگرسا کە بەریتانیەکان بەڵێنیان پێدا بوو لە دوای دەرکردنی عوسمانیەکان عەرەبەکان سەربەخۆی وەردەگرن و ئەو دەکەنە پاشایان. دەوڵەتی عوسمانی کە خاوەنی داستانەکانی جەنگی کووت و عەمارە و گالیبۆلی بوو لە دەردەنیڵ کە بە هەزاران سەربازی ئینگلیزی کوشت و هەزارانی تریشی بەدیرگرت، ئەمجارە بە شمشێری عەرب شکستی خوارد. دوای ئەوە نۆرەی دابەشکردنی دەستکەوتەکان بوو. هێشتا مەرەکەبی ڕێکەوتنی ئینگلیزەکان لەگەڵ شەریف حوسێین وشک نەبوو بووەوە. مارک سایکس و فەرانسۆ جۆرج پیکۆ نوێنەرانی بەریتانیا و فەڕەنسا بە پشتیوانی ڕووسای قەیسەری بە ڕێکەوتنێکی نهێنی سەرزەوی عوسمانیەکانیان لە نێوان وڵاتەکانیاندا دابەش کرد. لوبنان و سووریا درایە فەڕەنسا و عێراق و ئەردەنیش درانە بەریتانیا. بڕیاردرا فەلەستین بخرێتە ژێر ئیداری نێودەوڵەتیەوە. بەم شێوەیە عەرەبە چاواشەکراوەکان بێبەژمانەوە. دواتریش ئەوەی کە بۆیان کردن تەنیا ئیدارەیەک بوو بۆ پاراستنی بەرژەوەندی داگیرکارانی خۆرئاوە و کۆمپانیەکانیان، نەک ئەوەی بەڵێنیان پێدابوون. لە 3 تشرینی دووەمی ساڵی 1970 دا جەیمز بەلفۆری وەزیری دەرەوەی بەریتانیا بە ناردنی نامەیەک بۆ ڕۆچێڵد، گەورەترین خاڵی وەرچەرخانی لە مێژووی 100 ساڵی ڕابردووی خۆرهەڵاتی ناوەڕاستدا دروست کرد. بەنامەیەکی نایاسایی بۆ سەرمایەداری زایۆنی دەرگای بۆ جێبەجێکردنی پلان و پیلانەکانی ڕێکخراوی زایۆنیستی کردەوە. ناوبراوزەوی فەلەستینی بەخشیە ئەو ڕێکخراوە بۆ دامەزراندنی قەوارەکەیان. کەمێک لە دوای نامەکەی بەلفۆر، هەموو غەم و خەونی ئینگلیزەکان بووە چۆنێتی نیشتەجێکردنی جوولەکەکانی جیهان لە فەلەستیندا. بۆیە لە 11 کانونی یەکەمی ساڵی 1970 دا سەرەڕای پەیماننامەی سایکس بیکۆ سوپای ژەنەڕاڵ ئالنبی ئینگلیز چووە ناو قودس و حکوومەتی سەربازی تێدا ڕاگەیاند. دوابەدوای ئەوەش زایۆنیستەکان بارەگەی بزوتنەوەی جیهانی خۆیان گوێزایەوە بۆ قودس، دەرگا بۆ کۆچی هەموو جوولەکەکانی جیهان بۆ فەلەستین کرایەوە. بەم شێوەیە ئینگلیز فەلەستینی پێشکەشی جوولەکە کرد. Beyond the minaret and outside the enclosure is the wailing place of the Jews.